ئەوەندە گەورە بوو قەناحەتم پێ بکە هەندێک شتی هێرکەوان بوون ئەم خڕم کردنەوە بەدەستی خۆ ئەرێوەڵا بەهۆی تەرزەبارینەکەی دوێنەی شاری سۆران کە لە دوای نیوەڕۆدا تەرزەیەکی بەهێزباری بەرهەمی کشت و کاڵی ئەم سنوورە زیانێکی زۆری پێگەیشتووە بە تایبەت ئەو بەرهەمانەی کە ستا کاتی چرۆکردنیان یاخود تازە گوڵەگرن ئەم ساڵ ئەم دارانە بێ بەرهەمە بن و زیانێکی زۆریان پێگەیشتووە. من ئێستا لە دۆڵی ئالانم لە سنووری قەزای خەلیفان لە یەکێک لەو باخانەم کە بەهۆی تەرزەبارینەکەی دوێنێەوە زیانێکی زۆری پێگەیشتووە. من هەوڵەدەم قسە لەگەڵ جوتیارێ بکەم مام سلێمان لێرە مام سلێمان سڵاوت لێبێ بۆمان باس بکەی ئەو تەرزەی دوێنێ زیانی بۆ چ بەرهەمێکە بوو زیانەکانی چەند بوون؟ ئەو تەزرێ لە هەموو بەرهەمێشی کشتتوکاری لە هەموو بەرهەمێشی باخچەکان ڕێزەکان ئەوەی بیگردی زیانی هەبوو چونکە ئەو تەزرێکی گەلک بەقەوەت بوو ئەگە بەهات با زۆری لێ ڕاگرت بە پەلکی بەداری وەنەدەشت بەراما ماوەکەی کەم بوو ئەوەندە گەورە بوو قەناحەتم پێ بکە هەندێک شتی هێرکەوان بوون ئەم خڕم کردنەوە بەدەستی خۆ ئەرێوەڵا ئەمن لە عمری خۆم تەزرم زۆر دیوە تقریبان لە 58 تەزرێکیان هات ئەو دارێکە لێدا ئاوە تفری سەری جێ هەموو دنکە ئەگە یەسا زین دەکەی توێلکەکەی ئەبڕی ئەو تەزرم دیکە لەو تەزری بە قوتر لە عمری خۆم دەگەنا تەزری لەوەم بە قوتر نەدیکی مام سلێمان ئەگەر باسی ئەوم بۆ بکەی بڵێم چ دارێک زیاتر زیانی پێگەیشتوە یاخود ئەو دارانێک کە ئەم ساڵ بێ بەرهەمە بن بەرهەمیان لە ناوداری هەوسە جارێت سەقەلا هەمووی داکوتە گەراز قازمان قەیسی خۆخ ئەوانە هەر هەمووی داکوتە هەوای بەری بگروی تقریبان ئەگە زەیتون بەری نەگربی ئێستا زەیتونیش خەرا کردیا تێگەی لە دەشێری گوتی پلتەقاری هەر هەموو داکوتایە ناوە لە دارەکان نەما هەر هەموو زیانی بۆ گوێز و دارتوو ئەوانەش هەبوو گوێز هەنەما گورەدارە سپیندار پۆخی هەموو لێ کردەوە هەمووی دەکوتا بنی شتی وە نەبووە لەخوات بە زیادی بێ بەرەبار و عادیشی تەر کردو معناوەیە ئاردەکە زۆری پێشیان هات بێبارانەی بوو هەر سەندە زەڕژی هەبوو قازاندیشی هەبوو بەو پێ بێ بەرهەمی کشتتوکاڵی ئەم ساڵ لەم سنوورە لە ناو چوو بە بەجارێک توانین بڵین لە ناو دەغڕودان لە ناو نەچووە بەرهەمی داری بەدەگمان کەتکەتە ئەگە بمابێ ئەوەی ماشامووی بەغەشەبی ئەوەی لی دابی هەموو خراپەبی ینی ئەوەی ماشە ئەوەشیان وەکو پێویست ناوی بەرهەمەکەی جوان نابێت وەک پێویست نابی ناوەلاوی شەمووی حیب نەبی وەغەشەکەوی هاوی دنگێت تەدەری بگرتبی نابی خۆش یارە سپاس بکەم بەڵێ هەروەکو بڵێم ئەو جوتیارە بۆی باسکردین لە ماوەی نزیکەی 50 ساڵی ڕابردوو ئەمە یەکەمین جارە کە تەرزەی بەم شێوەیە بەهێز لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانەبارێت و ئەمەش زیانەی زۆری بە کشت و کاڵی ناوچەکە گەیاندووە و بەشی هەرە زۆری ئەو دارانەی کە بڵێم بەردارن بۆ ئەم ساڵ بێ بەرهەمە بن و جوتیاران ڕەنج بە خەسارە بن.